هەرچەندە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم وای بڵاو کردەوە نرخی هەر لیترێک بنزین 40 بۆ 50 دینار دابەزیوە و چاوەڕوانی دابەزینی زیاتریش دەکرێت بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام بازرگانەکان بەنیازنین بەم نزیکانە نرخی بنزین دابەزێن و تاوەکو ئێستا هەروەکو خۆیەتی لە سلێمانی وتەبێژی کۆمەڵی بەنزیخانەکانی سلێمانی دەڵێت بنزین نە هەرزان بووە و نە دیاریشەکەی نرخەکەی دادەبەزێت. وەزارەت بڕیاری ناوە وەزارەت دەڵێ بۆی هەیە دابەزێت چکا خۆ دەزانی ئەو هاڵێ وەکو چۆن ئەڵێ قسەیەکمان کردووە کاڵین لە هەموو سنوورەکانە با داغڵ بێ و بۆی هەیە دابەزێ بەڵام وەکو بڕیار خۆ دەزانی ئەمە بازرگانیە بازرگانیش علاقی بە حکومیەوە نییە لەبەرەوە نەسعر دابەزیوە نە هیچ گۆڕانکاریکیش ئەبێت و هیچیش دیار نییە بابەتەکە لای ئێمەیە مەسەلەی کە ئەزانین کەیدا ئابەزیەکەی بەرزە بێتەوە چکا وەزارەتیش لەوە چێ بە شێوازێک قسە بکارە سەر بابەتەکە کە وەکو ڕوئیای خۆی بەڵام ڕوئیای ئێمە خۆ دەزانین جیاوازە لە ڕوئیای ئەوان ئەو ئێمە لە ناو کارەکان بە عەمەلی. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم هەفتەی پێشوو ڕایگەیاند ڕێگەپێدانی بۆ هاوردەکردنی بنزینی بازرگانی لە بازگەکانی نێوان حکومەتی هەرێم و فیدراڵی دەرکردووە و ڕۆژانە ئەو بنزینەی دێت ڕوو لە زیاد بوونە بەڵام دیار نییە بۆچی بنزین هەرزان نابێت هاوڵاتیانیش لەم بەڵێنە بێ کردارانە بێزار بوون. هەموو کاریگەریەکی هەیە لەسەر ئیشوکار ئیشوکاری ڕۆژانە خۆ دەزانی هەمووی بە بنزینە ڕۆ بە سیارەیە ڕات ئیتر ڕۆژانە حەچی ئیشەکان هەیە پێویستی بە بنزین هەیە پێویستی بە سیارە هەیە هاتوچوە هەیە کاریگەری هەیە لەسەری لەوەتەی بنزین گران بووە هاتوچۆتان کەم کردوێتەوە یا کەم یەکەینەوە ئەگەر لەو سا ڕۆژی جاری ئاوا 2 هەفتە بعدی نایسە محاولەکەن هەفتەی جارێ بێ ئەرە وڵای ئەوەی کە جاران بایی 25,000 دیەگرت لەوە جێیسە بایی دەیتێکە لەوە چێ جاری وایە بایی 5 تێکات. لە کاتێکدا لە دوای ڕاگیرانی هەناردەکردنی نەوت لە ڕێی بۆریشەوە ڕۆژانە 400 بۆ 450,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێت بەڵام ئەم دەسەڵاتە ئامادەنیە بڕێک لەو نەوتەی بە قاچاغ دەیفرۆشێت لە نێوخۆدا بیکاتەوە بە بنزین و بۆ هۆیەوە کەمێک لە نرخی دابەزێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.